گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز سینتیفاس قەنبەر سەرۆکی ڕێکخراوی پاڵپشتی کورد لە واشنگتن کە لە واشنگتن لەگەڵماندا سەبارەت بە هێرشەکان بۆ سەر هەرێمی کوردستان و بەتایبەت هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. بەڕێز ئینتیفاس سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. بالەوە دەست پێ بکەم لە ساڵی ڕابردوو ئەم ساڵیشدا ئێران بە موشکی بالستی هێرشی کردە سەر دوو ماڵی دووە بەرهێنەر و کەسایەتی دیاری هەولێر. ئێران بۆ بەرهێنەر و سەرمایهدارانی هەرێمی کوردستانە کاتە ئامانج. خوێندنەوەی من زۆر ڕوون و ئاشکرایە. ئەویش ئەوەیە کە بە ئامانجکردنێک هەیە بۆ پێشکەوتن و ئاوادانی هەرێمی کوردستان و ناوچەکان، بە ئامانجکردنێک هەیە بۆ سەرکەوتنەکانی کوردستان. ئێران دەیەوێت کوردستان سزا بدات لەبەر ئەوە نا کە کوردستان شکستی هێناوە، بەڵکو لەبەر ئەوەی کوردستان سەرکەوتنی بەدەستێناوە. من ئەمەم بە زۆر هاوڕێی کوردم گوتووە کە سەرکەوتنی هەرێمی کوردستان مەترسێکی زۆر گەورەیە بۆ سەر ئێران و واروەها وڵاتانی ناوچەکە و ناوچە شکست خواردوەکان. بۆیە دەبینین کە بە ئامانجکردنی یەکەم کە ئاماژەت پێکرد بۆ سەر خانووی شێخباز بوو کە بازرگانێک کە لە بواری نەوت کار دەکات. ئەمەش بە ئامانجکردنێک بوو بۆ بەرمێنانی نەوتی کوردی. لە دوای ئەوە بینیمان کە چۆن پسەڕاندنی هێڵی نەوتی هەرێمی کوردستانی بەدووادا هات تا ئەوەی ئەم کارە ساتێ ئێستا دەبینین. دوێنێ شەویست کەسێک بە ئامانج کراوە شەهید کراوە پێشڕەو دزەیی بۆ خۆی و خێزانەکەی بە پاساوێکی بێ بنەما. دەگوترێک ئەوان مۆسادن، نەخێر لەبەر ئەوە نییە، بەڵکو لەبەر ئەوەیە کە بەرزترین و ناوازەترین کۆمەلگەی نیشتە جێبوونی لە هەولێر پێکهێناوە. ئەگەر هاتوو ئێمە هێڵێک لە نێوان هەردوو ڕووداوە کە بکێشین، دەبینین کە ئەم هێرشانە بە ئامانجکردنی سەرکەوتنەکانی کوردستان نایانەوێ ببینین هەولێر پێشکەوتووە، نایانەوێ ببینن کە هەولێر سەلامەتە و کێشەی نیە. حکوومەتی هەرێمی کوردستان موشک دروست ناکات، بۆم دروست ناکات، وڵاتانی دیکە ناتەقێنێتەوە و دەستدرێژیان ناکاتە سەر، بەڵکو خۆی دروست دەکات، خۆی بەرەو پێش دەبات، کارتی تەندروستی بەرەو پێش دەبات، ئازادی و نیشتە جێبوون بە خەڵکی دەبەخشێت. ئەمە ئەو شتێک کە حکوومەتی عەرەم حکوومەتی هەرێم دەیکات. ئەمان بەرگەی ئەم شتە ناگرن، چونکە نمونەیەکی زۆر جوانی سەرکەوتن هەیە کە ئەمان ناتوانن بەرگەی بگرن لە بەرامبەر شکستی تەواوی حکوومەتی ئێران و ئەو بەرسێتەی کە گەلی ئێران تێدا. بەڵێ بەڕێز قەنبەر، وەکو خۆشت باست کرد کە هەرێمی کوردستان هەڕەشە نییە بۆ سەر هیچ وڵاتێک لە وڵاتەکانی دراوسەی. پێشکەوتن و سەقامگیری هەرێمی کوردستان ئێران بۆ بە مەترسی بۆ سەر خۆی ئەزانێ. پرسەکە زۆر سادە و ساکارە. کاتێک کوردستان بەرەو پێش دەچێ و گەشە دەسەنێت، کاتێک ئازادی هەیە بۆ ژنان، ئازادی هەیە بۆ تاکەکان، تاکی کورد ڕێزی لێ دەگیرێت، ڕۆژنامەوەنی ئازادە، بە ئازادی گەشت دەکەیت، بە ئازادی هەموو شتێک دەکەیت. ئەمە وا دەکات کە گەلی ئێرانیش هیوا بەوە بخوازن کە گەلی ئێران گەلێکی ستەم لێ کراوە، بەتابەتی کە گەلی کورد لە ئێران بامان شێوە دەیەوێت ژانێکی شایستەی هەبێت وەکو ئەو ژانەی کە خەڵکی کوردستان لە هەولێر هەیەنە. ئەم پارادۆکس و دژوازیە وا دەکات کە مرۆڤ بە سروشتی خۆی بەرەو شتە باشەکان بچێت، بەرەو ئەو شتانە بچێت کە باشترینن. ئەم نمونەی سەرکەوتنەی لە هەرێمی کوردستان مەترسیە بۆ ئەوان، چونکە ڕای گشتی نێو ئێران تێک دەدات، یاخود ئەوان پێیان وێ ڕایەکەیان تێک دەدات. ئێمە بینیمان دوای جەنگی جیهانی دووەم بینیمان چۆن ئەڵمانیای ڕۆژئاوا کاتێک بەرەو پێش دەسوو خەڵکی لە بەرامبەردا خەڵکی ڕۆژهەڵاتی ئەڵمانیا دەیانویست بەرەو ئەوێ بچن، واروەها هێرشیان دەکردە سەر ئەو ناوچەیە. بەڵێ لە نێوان درۆنی گروپە چەکجارە لە یاسا دەرچوەکانی عێراق و موشەکەکانی ئێراندا کورد دەبێت چی بکە بۆ پاراستنی خۆی؟ من پێم وایە کە هەڵوێستی حکوومەتی کوردستان هەڵوێستێکی زۆر عاقلانە و ئارامانەیە، هەڵوێستێکی زۆر ڕاست و دروستە، چونکە بەم شێوازە ڕوبەڕووبوونەوەی ئێران کارێکی دروست نییە. بارودۆخیش ئەوە ڕێگە بەوە نادات کە تۆ بێ
ڕوبەڕووی دەوڵەتێکی وها ببیتەوە بەداخەوە هێزەکانی پێشمەرگەش چەکی پێویستیان نییە چەکی پێشکەوتویان نییە تەنیا چەکی مامناوەند و سوکیان هەیە ئێمە چەندین جار گوتومانە پێویستە هێزەکانی پێشمەرگە پرچەک بکرێن و بکرێن بە هێزێکی ڕێکخراوی پرچەک و چەکی پێویستیان هەبێت لە تەواوی هێزە زەمینی و ئاسمانیەکاندا بەڵام ئەمە ڕووی نەدا بەڵکەوەی ئێستا ڕووی دەدات شەڕێکی هەرێمیە بەڵکو بگرە ڕەنگە شەڕێکی جیهانی نوێ بێت شەڕ لە تەواوی ناوچەکان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێمەنەوە بگرە تاکو سووریا و لۆبنان ئەم بابەتە لە هێز و توانای کوردستان بە دەرە نەک کوردستان لە هێز و توانای عراقیش بە دەرە پێویستە هاوپەیمانێتیەک پێک بهێنرێت بۆ پاراستنی وڵاتانی ئاشتیخواز و پێشکەوتو ئەو وڵاتانەی دەیانەوێت پێش بڕون ئێمە دەبینین کە ئێستا چۆن بۆ ڕوبەڕبوونەوەی حوسیەکان 26 دەوڵەت یەکیان گرتووە لە بەرامبەردا بۆ ڕوبەڕبوونەوەی داعش دەیان وڵات بە بودجەی زەبەلاح و وزەی زەبەلاحی سەربازی یەکتریان کرد بۆ ئەوەی ڕوبەڕووی داعش ببنەوە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە و ئێستا ڕوودەدات پێویستە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا حکوومەتی کوردستان پاتریۆتی پێ بدات ئەمریکا پاتریۆت بە هەرێمی کوردستان بدات و هەروەها بەرگری ئاسمانی پێ بدات ئەم بەرگریەش ئێران و جگە لە ئێرانیش ناتوانن کە هێرش بکەنە سەری و دەستگیری بکەن و هێرش بکەنە سەر کوردەکان و منداڵە بێتاوانەکان بکوژن وەکو ئەوەی کە بینیمان چۆن زارۆکێکی شەهید پێشڕە و دزەیان کوشت ئەمە ئەوەیە کە پێویستە ئەمریکا پێ بیکات و ئێمە ئەو کارە دەکەین بەڵێ ئەرکی چییە کە هەڵوێستێکی جدی هەبێت لە پاراستنی ئەمێرشانە بۆ سەر هەرێمی کوردستان پشتگیریکردنێکی بەرفراوان هەیە من لە واشنگتنەوە قسە دەکەم لە کۆماریەکان و لە دیموکراتەکان لە ڕاست و لە چەپ هەمویان پشتگیری کوردەکەن من پێم وایە ئەم هێرشانێکە کراونەتە سەر هەولێر ئەگەر هاتوو کە هەرچەندە قوربانیشان لێکەوتوێتەوە خەڵک شەهید کراوە پێشێلی سەروەری کراوە بەداخەوە ئەم قسەیە دەکەم ئەوەیە کە لایەنێکی ئەرێنی هێوا دەکات کە دنیا بە ئاگا بێتەوە لەوەی کە پێویستە کوردەکان بپارێزرێن ئێمە ئاگدارمان کردوونەتەوە حکوومەت وەکو ئیدارەی بایدن کە پێویستە ئەم شێوازی مامەڵەکردنە لەگەڵ ئێران کۆتایی پێ بێت و ڕێگەدان بە ئێران بۆ ئەوەی کە عراق پارە بە ئێران بدات و ئێران نەوت هاوردە بکات ئەمە وانە دەبێتەوە کاری ئەوەی کە ئێران پێشێری شت بکە واروها تند ڕفتار بنوێنێت بەرامبەر بە وڵاتانی دیکەدا بۆیە ئێستا تۆپەکە لە گۆڕپانی ئێمەدا پێویستە ئەم ڕایە گشتی ئەمریکا لە بەرژەوەندی خۆمان بپارێزین بەڵێ بەڕێزکان بەرەوەی تا ئێستا چ لە حکوومەتی عراقە بینین چ لە وڵاتانی نێودوڵەتی بینیمان تەنها ئیدانە و قسەیە نازانین لە پشتپەردە چیە گوزەرە نازانی مەسەن بۆ نمونە لە گفتوگۆکانی ئەمریکا لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان و عراقیش چی وتراوە بەڵام ئەوەی لە ڕوو هەیە تەنها ئیدانەیە ئەمە سوودی هەیە من لەگەڵ تۆدەم و پێشتر لەم کارە ساتەدا ژیاوم لە سەردەمی ڕژێمی پێشووی عراقدا ئەو کاتێک ئێمە ئۆپۆزیسیۆن بووین بینیمان کە چۆن سەدام لەو کاتەدا 130,000 کوردی لە ئەنفال کوشت لەو کاتەدا بینیمان کۆمەڵگەی نێودەوڵەتی تەنانەت وڵاتانی ئەمریکاش پشتگیرێکی گەورەیان لە کورد نەکرد هەمویان لەگەڵ سەدام وەستان لەو کاتەدا ئێستاش هەمان بارودۆخ داین ئەو کاتە ڕوخانی ڕژێم 35 ساڵی پێویست ئێمە ئێستاش بێهیوا نابین بە هیچ شێوەیەک بێهیوایی لای ئێمە لە فەرهەنگی ئێمەدا نییە ئێمە کۆنگرس هاان دەدەین و ڕای گشتی ئەمریکا هاان دەدەین بۆ ئەوەی هاریکاری کوردەکان بکەن هاریکاری کوردستان بکەین کوردگەلێکی زیندووە دەیانکارە ساتی بینیوە بەڵام خۆڕاگرە و بەردەوام دەبێت بەڵێ بەڕێز ئینتیفاز قانبەر سەرۆکی ڕێکخراوی پاڵپشتی کورد لە واشنگتن لەگەڵماندا بوو سپاس بۆ بەشداریتان